بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست شادەبینەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەمان کراوەیە. داواکانین لە بەڕێستان بەشدار بن بەپێ ئەو سنوورەی کە لە بەرنامەی دوانگەی خەڵک دیاری کراوە، تەشیر نەکەن، ناوی کەس نەزڕێنن و ناوی کەس نەهێنن و ناوی هیچ حزب و لایەن و کەسایەتیەک نێت لە بەرنامەکەەوە. سوپاسی ئەوەی بەڕێز و خۆشەویستەکەم ئەو ماوەیی کە بەدەستمانەوەی لەم بەرنامەیە بتوانین تیشک بخەینە سەر کۆمەڵە خاڵی گرنگ و جەوهەری کە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بەدەستەوە ئەناڵێنن. جا هەر بابەتێک لای ئێوە زەرور و گرنگە، پێتان باشە قسەی لەسەر بکرێ لە سەکۆیەکی ئازادی وەکو بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەتەوەی عەزیز و خۆشەویستین ئەتوانن ڕاوسەرنجی خۆتان بە ئازادانە بگێنن بەبێتە شیر و ناوزەڕاندن. بۆیە دووبارەم کردەوە چکە هەندێک بەڕێز نازانێت کە ئەم بەرنمەیە تا ئەندازەیەک حسێبە لەسەر کەناڵی ئاسمانی پەیام بە تەشیر و ناوزەڕاندن. بۆی هەیە هەر کەسێک مافی ئەوەی هەیە کە سکاڵا لە دژی ئێمە و لە بەرنمەکەش تۆمار بکە ئەگەر ناوی بهێنین. بۆیە بەڕێستان ئەو عەزیەتە بکێشن ناوی کەس نێنن. سوپاستانەکەم پابەند بن بەو کاتێک کە دیاری کراوە بۆتان کە لە خولەکێک تا دوو خولەک ئەگەر قسەی زەرور و پێویست هەبوو لەوە زیاتر نەترازێت و تێنەپەڕێت. کاک مەحموود وەرەگرم لە شاری دهۆکەوە. سيدة محمود يتشان بوشي إن شاء الله. السلام عليكم سيدة محمود. باشي وعليكم السلام. خود استرازي في الشارع سيدة. يعني من خدمتك. سيدة توري هواي ذكية. تور من كراوية. آزاد إلى هالسير. ما مصطفى خدي أفضل عيزي بغي برسطاني. بله. غاسني وش بلهم بشي. وضع جميع نخو شيء راتب. أنا النقطة دي سيدة. بەداخەوە پەیوەندەکەی داخرایەوە سەیدا مەحموود بە هیوایەوەی دووبارە بەشدار بێتەوە ئینشاءالله. خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان ئەتوانن لە ڕێگەی ئەو ژمارانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆ قسەکردنی زیاتر لەسەر تێکڕای ئەو گرفت و کێشانەی کە بەرەوکی هاوڵاتیانی هەرێمەکەمانی گرتووەتەوە، هەروەها تیشی خستنە سەر و خاڵە جەوهەری و گرنگانەی کە پەیوەستن بە ژیانی خەڵکەوە. كاك سعد الله لشوار قرنا. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. أو كاتب باش زور. أمو كاتب باش كاك سعد الله. زور سباس. كاك محمود أو كاتب باش. أمو كاتب باش جانكم. برز زور سباس يبرا برز دكين في وين دكين بورقسم براستي أو برنامج دوانكي خلق براستي بينرش زوري يا برنامج كانتان راستي من الزور خويا هر سركوتوبن هر بردوام بنخواي كوربتان بارز لهم بلا مصيبتك أجمعين إن شاء الله. خوش بتوركتان براستي زور كراوي بلي. والله كاك محمود زانا زانم باسي تبكين لنا وتسبيبكين لكهرباء تسبيبكين لموسيقى تسبيبكين شو قرفتي روزانا براستي قالك زور يعني نازانم باسي تبكين براستي سا توزك جنقورا ونعني كهرباء نهجتوا بداخوا نود مانيا نود تكراري خمانة بلان حتى الساعبي أو قبل الكارانة بالسامات يعني بينتس خوش لنا ودنابني لبارنا بني وقتاش مستقل يبرفين زور ما بيخش أجر موسى أو موسى كده لبرجع بغداد عندك يعني عندك شتيا يعني زور باستريا زور بلان حوالا ما بيكرن جور خلق رانا أجر يعني كافون سما ورقة بلى بەڕاستی زۆر واتە بەگشتی پێویستە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە گوێ لە داواکاریەکانی خەڵک بگرن. جوانە محمد بەڕاستی یعنی ژیانی خەڵک بەرەو هەڵدێ ڕۆیوە، ژیانی خەڵک پاشل بۆ ژیانی خەڵک بەرەو دوای ڕۆیوە. یعنی زۆر یعنی هەر خوای گەورە ڕحمی بەمە کردووە. یعنی بەڕاستی ئەوانەی حکومڕانی ئەو وڵاتن 29 ساڵ حکومڕانی ئەو وڵاتەی دەکەن ڕاستی ئەو وڵاتیان گاوت کردووە. بەڕاستی نەوت نییە، کارەبا نییە، خەڵک ئەو بەرەستان دەڕۆی نەوتیان تابەش نەکردووە، کارەبایان بڕیوە. ینی کارەبای مۆلیدەش بە گاز گران دەبێت، ینی پارەت پێ نادرێن، ینی شتەکان هەموو شتەکان بەخر بۆ تۆ سەرک. نازانم ئەوانە ئیشوکاریان چییە. بەڕاستی پەرلەمانمان هەیە، لە پەرلەمان لێپرسینەوە لەو بەرپرس و مەسئولانە ناکرێت کە بەڕاستی ئەوانە زۆر هەتا سەر ئێستا خەڵک لێیان بێزارە لە حکومڕانی ئەو دوو بنەماڵەیە کە زۆرمان باس کردوون. یعنی ئیوەنیە باسییان بکەین بەڕاستی یعنی
ژیانمان تەرە کۆتایی دەڕۆن ژیانش زۆر ناخۆش بەسەر دەبین بەڕاستی خەڵک هەموو بێزار بە لەو ئەو گوزەرانەی کە بەسەری دەبن بەڕاستی ژیانش زۆر خەڵک ژیانی زۆر ناخۆش بە ژیانش زۆر زۆر سپاس کاسادڵا دەست خۆش خۆشەویستان دیارە ئێستا ڕاستەوخۆم بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆ ئەوەی ئازیز دەگوازرێتەوە توانن کۆمنت بنووسن ئەوەندەی کۆمنتەکان گونجاو بێ لێرەی خینە ڕۆی خوێنینەوە هەندێک لەو بەڕێزانە سڵاوەکەن سڵاوی خی گەورە لە ئێوە بێ لە هاوڕێ خۆشەویستەکانمان بێ کاک جەمال ئەحمەد و پەیمان خان و کاک ئەحمەد میسی و هەروەها کاک دانا نووسەتی خی گەورە ئەوەی زوڵم ئەکات لە میلەتە خوا لە ناوی ببات خێر لە خۆی نەبینێ ڕۆیاخان نووسەتی جا نازانم باسی چی بکەم بەخوا ئینشاءڵڵا کۆرۆنا هەموو دزەکانی سەدەی 20 لە ناو ئەبات بەیانخان نووسەتی سڵاوی خی گەورە لە هەموو لایەک کاک جەزان نووسەتی سڵاوی خواتان لێبێ سپاس بۆ تۆ کاک جەزا هەروەها کاک دەرباز نووسەتی سەلام عەلەیکوم هەرچیەک بنووسی بێسوودە دەستان خۆش بێ کاکزاناش نووسەتی پارێزگارە دەسەڵاتەکان دیارە نووسینەکەی زۆر درێژە ناتوانم لێرە بیخوێنمەوە زۆر نووسینێکی درێژە بە هەر حاڵ دەستان خۆش بێ من پەیوەندی تر وەرەگرم مام جەوهەر لە کۆیە شەو بەعاز بە بۆنەی مردنی کاک دکتۆر فرسە سۆفی لە تەلەڤیزیۆنی پەیامەوە وەکو مام جەوهەر کۆی فرسە سەرخۆشی خۆم ڕادەگەیەنم بۆ بنەماڵەی و ئەمن شدا بە تەلەفۆن و قسە لەگە کردووە کە پیرۆزباییم یەکرد گوتم هیوادارم بەرنامەی جوانت تەبێ لەگە چین پێزەکاندا بنووسی گوتی مام جەوهەر ئەوەم کردیە گوتم دەستخۆشی لێ دەکەم جارێک کەس پێم گوتم ماگونیوە کە خەڵکتان لە زۆری کردە لە هەولێرە گوناحە ئەو خەڵکە وەزعی خراپە پێویستە حسابەتیان لۆ بکەن یا بژێوی ژیانە لۆتارە سەرکیانە گوتی مام جەوهەر ئینشاڵڵا ئەوەش دەکەیندا بۆیە خەڵکانی دڵسۆز بۆ تا هاتبۆ کۆیەست گوتم کاک دکتۆر هەزار ڕەحمەت لە گۆڕی گوتم بە زیادێتی بۆ نات سەرەکی لە بۆ کۆیە و لە بۆ چۆمان بکەینەوە خەڵکی چۆمانە گوتی وەڵا پێکەنی گوتی ئینشاڵڵا تەقسیری ناکەین بۆیە ئینشاڵڵا ئینسانی چاک هەموو کەس خۆشی دەوێ بۆ من هەموو کەسی چاک لەکرە من گەورە و بە وجدانن ئینشاڵڵا ئەوەی کە خراپی شەخوا بە چاکەی دەگەڕێنەوە بۆ ڕێی چاکە جا بۆیە دەڵێم هەموو دەمرین کەس نامێنێ ئەوەی دەمێنێ وجدانە سرا لەوەی کە وجدانە بۆ خوا میلەت پەرێشانە هەر بەسەرە کە لە دنیا کە خوا خەڵقی کرد ڕێگەی چاکە بگری ئەگەر تەمەن زۆر و تەمەن کەم خوا هیدایەتی دەدا و ئەوە شەرەفێکی گەورەیە و لە بۆ دنیا و قیامەتیش خەڵک خۆشی دەوێ و خدا و پێغەمبەریش ئەوەی خۆش دەوێ ئەوانش دەستکەوتی بەشەری بە وجدانن هیوادار حکوومەتەکەشمان بگەڕێتەوە بێتە ناو خەڵکی کوردستان و ئاگای لە چینی هەزار و هەتی و کەم ئەندام و فەرمانبەران بی و بچی لەگە بەغدای ڕێبکەوی و پەرەکی سپی هەڵداتەوە با نعلەت بکەین لە شەیتان و بەسە ئێمە ملەتشی ستەم دیدەین پێت بلوێنین ئاواتە خواست بین دەوڵەتمان نەبی ئەوە دەوڵەتمان هەیە با ئاواتە خواست نەبین برێ خوا لە ناویان با ئاواتە خواست بین دەستخۆشیان لێ بکەین با ئاواتە خواست بین سەرۆکی حکوومەت بجێگرین سەرۆک حیزبەکان پێکەوە بەناو شار و دیارەتەکاندا بڕۆن لە نزیکەوە ئاگان لە کێشەی خەڵکی کوردستان بێت ئەوەش شتێکی مهمە ئەوە وجدانە ئەوەش شەرەف و ئەخلاقە نسبەتی کرد ئەوەی دەوێت کەس چاوی لە فلۆ پایە نییە خەڵک چاوی لە بژێوی ژیانە هەر ئەوەندەوێت هیچ دوام هیچ کەی نایە ئەمە دەبێت پەرلەمانێک کارابی تەمەنی 6 ساڵی سۆسی کوردستانی لەبیردی بێنەوە ناو خەڵک و نەکرد دەنجیا وەرگرتوچنەوە ناو پەرلەمان ئاگان لە هیچ نەبی ببنە کۆیلەی حزبەکان ئەگەر ئەو حزبە زۆر شتێ بکە معنای کارەساتە دەبوو ئەو پەرلەمانەی بۆیە داواکارم بە زۆرترین کات دا ئومێدەوارم هەرچی سەرکردەیە پێکەوە بچرە بەغدایە دەست دەمری کاسمی بکەن بۆ بژێوی ژیانی خەڵکی کوردستان بۆ نەمانی جێروگرفتەکانی خەڵکی کوردستان حکوومەتێکی کارە با خەڵک دەستخۆشیان لێ بکە با خەڵک بڵێ وجدانن ئەوە باشترە لەوەی کە ئەمە ڕۆژانە خەم و مەراق بخۆین و هەموو چینە توێژەکان هەبوە وەکو بە ئەوەشی دەتاوێنەوە کارەساتە هیوادارم ئەو سەرکردانە گیان لێبی هەمویان پێکەوە دابنیشن پێکەوە ئاگەر لەبەرەوەی خوا و تەمەنەیدایە زۆر و کەم دەیباتەوە ئەوە گەورەترە لەوەی کە ملت برێ دەستا خۆش بی باشترە لەوەی کە برێ ملت برێ ئەوانە کەسی خراپن ئیتر سپاس خواحەت زۆر سپاس خوا لەگەڵ دەست خۆش مام جەوهەر
دیارە خۆشەویستان لێرە لە هۆهەڵۆ نووسویەتی تەوەرتان هەبێت لەسەر ڕێککەوتنی 50 ساڵەی تورکیا واتای چییە ئەمە؟ بەڕێزێکی تر ڕابەر یاخی نووسویەتی سڵاو هیوادارم لێبوردنێکی گشتی بۆ زیندانیانی چاکسازی گەوران لە سلێمانی دەرکرێ. زۆر باشە، من باوکی محەممەد وەرەگرم لە دەربەنی خان. ئەم کاتە باش کامە باشی هەموو کاتت باش باوکی محەممەد، زۆر سپاس. کا محمود جان جۆم لێتە باوکی محەممەد، فەرموو چاوەکەم. ئەم کاتە باش باش هەموو کاتت باش جانەکەم، زۆر سپاس دەکەم. وڵای بەڕاستی ئەمە لە دەربەنی خانەوە ئەوە چەند ڕۆژێکە کارەبامان نییە، لە حوتی بەیانەیە بڕم بۆ چواری ئەوانە کارەبای ڕێیس. بەڵێ هێشتا زستان ناتۆمە کارەبان نییە، ئەنجا من لەو لاوە نەوت بیوەستێت. ئەنجا ئیتر هاوڵاتیان نازان چی بکەین وەڵا. باش باش هەرەوەڵا باش کۆم شتێکمان بۆ بکەن لەو ڕێگەوە و دەستخۆشە بۆ بەرنامەکە و زۆر دەست خۆش باوکی محەممەد، زۆر سپاس بۆ پەیوەندێکت، لەش ساغ و سەلامەت بی ئینشاءالله. بەردەوامی لەگەڵتان ئەزیزان، کاک هەنگاو لە چۆمان وەرەگرم. السلام عليكم. عليك السلام كاك هنگاو جان ورحمة الله وبركاته. أي شاي من سلاو رزم بو جنابتها توي بريزو همو كارماندان دينيران. سپاس دەکەین جانەکەم، دەست خۆش، زۆر سپاس. سپاس دەکەین. دەڵێم ئەو یاسایی لە پەرلەمانی عێراق فەسڵ کرا، ئەو شێرانەی لە کوردستان هەوڵەتیانە بردە سەر پەرلەمانی کوردستان کە نەیانە هێرشی یاسایەک لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان دابدرێت، ئەو شێرانە لەکوێ بوون؟ بەڵێ ئەڵێم ئەو شێرانەی کە هەڵمەتیانە بر بۆ سەر ئەو چالاکوانە خەڵکی ئازادی خوازی کوردستان بۆ بژێوی ژیان، بۆ موسا، بۆ خزمەتگوزاری، بۆ ژیانی مناڵەکانیان، ئەم شێرانە لەکوێ بوون کە هەوڵەت ببەن بۆ سەر پەرلەمانی عێراق کە ڕێگریان لە یوسف محەممەد کرد سەرۆکی پەرلەمان لە خولی پێشتر. ئەم شێرانە لەکوێ بوون کە یاسایان پارێزبەندیان لە بەڕێز کاکتۆران عومەرستاندەوە؟ ئەم شێرانە لەکوێ بوون؟ ئەوان شێری ناوخۆ ڕێوی دەرەوە. بەڵێ بەڵێ چی بکەن باشەواتە ئەو شێرانە بێنە بەردرگای پەرلەمان، چی بکەن باشە کاک هەنگاو بەڕای تۆ؟ ئەو شێرانەی ناوخۆکانە بڵێ ئەمڕۆکە وەزعی کوردستان کەوتۆتە بارێکی قەیرانی دارایی، ئەوان نەوی سرادەت عێراق ناکەن و لە بەرژەوەندی خۆیان بەکاردێنن. ئەوە 6 ساڵە خەڵک لە قەیراندایە. 2010 ڕێکەوتێکی کاتیان پێت بۆ ئەوەی هەتا هەڵبژاردن دەرباز دەبێت، واتر قەیرانەکە دروست بووە. بە ڕێکەوتنی کاتی ناکرێت، دەبی ڕێکەوتنی ستراتیژی ڕاستی هەبی بۆ هەتا گەلی کوردستان نەکەوێتەوە ژێر قەیران. بەڵێ بەڵێ ئەمانە هەر لە دوانەوە توێتەوە وردە وردە خەڵکیان بۆ یەک موسەی بێدەنگە پێ، ئەگەر دەنجێ بکەی موسەکەت لێ دەبڕم، خەڵک بێدەنگ هەبوو، یعنی ئازادی ئەخنکە، دواتر پەیتا بە پەیتا داهاتی کوردستانیان لە پێناو بەرژەوەندی خۆ، سامانی گشتی کوردستانیان لە پێناو بەرژەوەندی خۆ بەکاردینە بۆ خۆ پێگەیاندن کە ئەمڕۆ دەبینین چاویشیان لە حکومەتی عێراق بوو کە موچەیەک بۆ فەرمانبەران بنێرێت. ئێستاش چارەسەر هەڵبژاردنی پێشوەخت بە زووترین کات ئەنجام بدرێ، ئەنجام نەدرێ، بار و دۆخی ژیانی خەڵک زۆر خراپە، خەڵک نانی نییە بخوا، خەڵک 250 بچینە بۆ مناڵەکەی بتی زبسێکی بکڕی، جلوبەرجیلۆ بکڕی، ئێڵاوی بۆ بکڕی، واردەمەنی بکڕی، کارتی نییە ئەو ئۆنلایە کەدایان نایە کاتێکی بکڕی لە ئەتەرنێتی بکاتەوە، خەتی بۆ مناڵەکەی بکاتەوە دەرز بخوێنی. ئەوڕۆکانە پێویستە بە زووترین کات ڕابگەێنرێ هەڵبژاردنی پێشوەختە. بەڵێ بەڵێ دەست و چاوت خۆش بە کاک هەنگاو، سپاس بۆ پەیوەندەکەت، هیوای سەرکەوتنت بۆ خوازم، زۆر زۆر سپاس. بەڕێزان باوکی ئاریان لە کەرکووکە وەرەگرم.
السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەنامەکەت لێ ماڵ حسین محمود. سپاس دەکەم چاو ڕاستەکەم دەست تۆش خۆش بێ زۆر مەمنون. سپاس دەکەم زۆر بەڕێزی هەرچەندە من زۆر ئاگام لە بەنامەکە نەبوو نەمزانی سەرتا باسی چیەکەن و کێشەکان چی بوو ڕاستەکەی زۆر ئاگام لێ نەبوو تەوەرمان کراوەیە پێت خۆشە باز لە بارودۆخی کەرکوک بکەی یان هەرێمی کوردستان بۆ تۆ کامیان زەرورترە قسە لەسەرەوە بکە. وڵی دیارە سەبارەت بە بارودۆخی هەرێمی کوردستان و بەعام بە گشتی عێراق من وای بۆ ئەچم کە حاڵی سەرەکی میلەتیا تاوانبارە چکە لە بەرەوەی خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزا فەرمێ لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم. کوردەواریش قسەیەکی جوانیان هەیە فەرموون خوا لە ناقەوا لە کەس ناکات تا چێو نەبینێ بەفری تێ ناکات. من ڕاستێکی ئەوە وابینم کە بەڕاستی ئەم میلەتە خۆی تاوانبارە خۆی بەرپرسیارە خۆی دەنگی بە خەڵکی یەکداوە کە ئێستا بەرپرسیارەتی ئەکا بۆیە پێویستە میلەتی کورد سەرجەم دانیشتوانی شاری عێراق و هەموو ناوچەکان بەخۆیان نابچنەوە چکە بەڕاستی تۆ گەر دەنگ بە خەڵکیەک نەدەی نایە سەر دەسەڵات و حکومڕانی تۆ ناکە کابوو لێرە تۆ بە خۆتا بچیتەوە ئەو هەنگاوانەی کە ناوتە ئەبێ خاڵ بە خاڵ پێداچنەوەی پێدا بکەیت چکە بەڕاستی من حەقیقەتێکی حەزەکەم و ئێوەش و میلەتی کورد و بەعام هەرێمی کوردستان و عێراقیشەوە بزانن ئێمە بەرچاوڕوون نین ئێمە میلەتی کورد کوێرانە جاری وا هەیە دەنگ ئەدا کوێرانە بۆ هەندێشت بڕیار ئەدا بۆیە پێویستە میلەتی کورد لە زۆر شوێنە بەرچاوڕوون بێ ئێمە وەکو میلەتی کورد بەڕاستی بەرچاوڕوون نین کوێرانە هەنگاوەنین کوێرانە جاری وایە دەنگ بەو کەسە ئەدەین کە یەکێنە براگەرە و پێشەوا خودۆی خۆمان بۆیە پێویستە من پێم خۆشە لەم کەناڵی بەڕێستانەوە و لەم دوانگەی جەنابتانەوە ئەم حەقیقەتانە بە گوێی میلەتی کورد و کوردستانیشا بدرێت کە میلەتی کورد جارێکی تر هەنگاوی باش بنێ دەنگی بە خەڵکێکی باش بدات کە بەڕاستی ئەوەندە نەسبەتی و دەردەسەری بەسەر ئەم میلەتە هاتووە نازانین لەکوێوە چۆنەڵێ باسی بکەین و پەنجە بخێنە سەر برینەکان من ئومێد دەکەم ئینشاءالله جارێکی تر میلەتی کورد با بەرچاوڕوون بێت با هەنگاوی باش بنێ با بە هەڵەکانی خۆوان بچینەوە بۆیە ئومێدەوارم ئینشاءالله ئەم بەڵاو موسیبەتەی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان چی قەیرانی موچە و چی نەخۆشیش ڕاستیمە هەڵە و تاوانی خۆمانە ومن دووبارە دەستخۆشی لە جناب دەکەم ئومێد دەکەم ئینشاءالله میلەتی کورد بەرچاوڕوون بێ و دەستخۆشی لە جنابتانەکەم وای گەورە سەرکەوتوتان بکات و زۆر سپاس. باوکی ئاریان دەستخۆش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت موفق بین ئینشاءالله. باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیە. السلام عليكم كاتب محمود. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والي الرازقي والله من دموي لسوري أمر يساوي برنامج وأنا في جناب الدا مالا ترديرك بريم أمرو دويني آية جياني تاشي كورت لسردني في الظافرين لقل إستا دور لبابتي سياسي أو كساني كتداخلي سياسة مدكت من نامەوێت جیاوازیەک لە نێوان سەدامەکی خوێنڕێژ و کوردێکی گەندەڵکار بکەم وەکو نەتەوە وەکو ژیانی کاتەکە دەیڵێم ئەوە دەمەوێ سەرکردە گەندەڵکارەکان و سەرکردە مافیەکان و سەرکردە دزەکان خۆیانە فەقمە بدەن لۆسەی ڕۆژێکە ملەتی کورد هەر بڕیارێکیدا سەرەتا گلەی لە خۆیان بکەن وەلو ئەوانە لەو مەرحەلە و لەو بابەتانە بەڕای من دەرچوین بەڕای من ئێستا تاچی کورد پێویستە بیر لە ڕاپەڕینێکی تر بکاتەوە بیر لە خۆزیندووکردنەوەیەکی تر بکاتەوە بیر لە نوێژی نووسینەوەیەکی تر بکاتەوە ئایا سەردەمی زوو خەڵک کێشەی ژیانی هەبوو خەڵک کێشەی بژێوی هەبوو خەڵک کێشەی کارەبای هەبوو خەڵک کێشەی ئاوی هەبوو خەڵک کێشەی سوتەمەنی هەبوو ئەو سەدامە بۆ دیکتاتۆرەی خۆیەوە لە ئێستادا نەوتی بنار لە بۆ چۆمان و حاجی ئۆمەران و ئاخری گوندەکانی سنوور کاکە بەستە هەتاکەی سیرکەن ئەو ڕۆکە هاوڕێیەکیان کۆچی دوایی کردیە
باوەڕم پێ بکە ئەوە عاقبەت و مەسیری هەر هەمویانە مردنی کەسێکی ئاوا نزیک لە دەسەڵات ئەوە پند و عیبرەتە ئەوە هیدایەتە خوا دەیمێریتن کە ئەتوش مستەقبەلەکەت ئەوەیە باتیرمان باوکی باتیرمان جیرانمان کەسمان کارمان کە دەمری ئەوە هیدایەتێکی خۆی پەروەردگارە بۆ دەوروبەرەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی کەفا بالمەوتی واعظا بەشتە بۆ ئینسانی کە مردن مامۆستای بیتن هەتاکەی ئەزیەتی ئەو میلەتە دەدەن کاکە مەحموود جان بەڕاستی من ئێستا زۆر تەئیدی ئەو فکرەیە دەکەم کە موچەی فەرمانبەران بگەڕێندرێتەوە هەوڵ بدرێ بۆ بەخا والله ملت دا آخر درجة انهياريتي والله ملت فوتا ملت دارما ملت رخاوة هيتي في نما وطاقتي نما وطرائي لجاني دا نما والله أو إيمان أخلاق كاني فالستوا والله أو إيمان نبي تنخلق أو لسر زادة أوي إنسانية أو جافاشا كخوي فالوردقات فينا خوشة لسر زادة كارو دلاتن إيما دبي سپاسي أو ئیسلامە بکەین کە ئەو ئیمانی لە ناومان درەوشاندیتەوە بەستایی ئەو ئیسلامەوە ئەو ئەخلاقە جوانە ماوەتەوە من ڕێزم بۆ ئەو کەسانی کە هەڵگری ئیسلامی نارم ئەوەی کە هەڵگری ئیسلامین دوول لە ڕوو جەنابیان ئەخلاقیان نییە بەڵام لە بەبووی کۆمەلگای کوردی ئەکسەریەتی هەڵگری ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوە درەوشاوی ئەو دینەیە برایەکەی من بەڕاستی پێویستە ئەو میلەتە بەهانابێ پێویستە ئۆپۆزیسیۆن هەموو خۆیان بکەنە یەکدەنگ و یەک ڕەنگ لە بەغا بیر لە چارەسەرەکی ئەو وەز ئەخراپەی ئەو میلەتە بکرێتەوە واللهی خانەنشین هەیە نان نییە لە ماریدی خوا واللهی خانەنشین هەیە پارەی نییە دەرمانی پێ بکڕی من ئاگام نییە لە ناو خەڵکم واللهی خانەنشین هەیە قورپی گریانی لە قورجە دێداوە شتێک دەکاتن برایەکەی من ئەو دەسەڵاتە زاڵمە ئاگای لە میلەتەکە نەمایە لەبەر وەک ژێر و پفدانی خۆی دەسەڵات تەنها بیر لەوە دەکاتەوە چۆن کورسەکەی خۆی ڕابگری پێویستە لەسەر ئۆپۆزیسیۆن خۆیان بکەن بەیەک بەڕاستی پێویستە ئۆپۆزیسیۆن شانی خۆی بداتە بەر هەندێک بزماری وە ئەگەر خوێنش لە شانیان بێ لەبەر خاتری ئەو میلەتە لەبەر حالەتی تاڕیئی ژیانی ئەو میلەتە پێویستە هەندێک شت وەلاوە بنێن من زۆر سپاسیان دەکەم دەستی هەر هەموو سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن ماز دەکەم خۆیان بکەن بەیەک واللهی دەستیان ماز دەکەم لە بۆ ئەو میلەتە میلەت تااقەتی نەما لە ڕای ئەو خوایە لەو دەسەڵاتە وەرنە خۆ لەو دەسەڵاتە وەرنە ئیش هەر نالانی کەم ئەوە بەغا هەیە با بچن لەوێن دەر دەنجی ناڕەزای ئەو میلەتە کێشەی سەرەتای ئەو میلەتە کە بژێویە برایەکەی من بژێوی یعنی وەکو هیچ نییە من ئێستا بەس بە حاڵی خۆم یەک موچەی کەوەری دەگرم نایگۆڕمەوە بە هەموو حکوومەتی هەرێم و وەزیرەکان و ئەندام پەرلەمانەکان لەبەر چی لەبەرەوە ڕسقی منداڵەکانمە من چۆن منداڵەکەی خۆم بکوژم لە بۆ وەزیرێکی کە هەموو قەلب و ژیانی حرام و سەختە و کلاوات و بەرکید و ڕەشوەکاریە گەندەڵیە نایژەم دوێ من ئێستا بژێوی منداڵەکانی خۆم پێ لە هەموو شتێک لە پێشترا و زۆر مەمنونی ئەو کەسم کە ئەو کێشەی ئەو خەڵکە نەکەئی من ئاگادارم دەزانم خەڵک وەزعی لە چ ئاخر دەرەجە نەهامەتیەکە وەڵڵای پیر و فەککەوتە هەیە سوال دەکا پێچە دەگرێتەوە شەرمی بەخۆی ئەو دەموچاوە مبارەک و نازداری خۆی بەدەرخا شەرم دەکاتن سیر کە ملەتی کورد ملەتێک هەرێمێک دێمین وڵاتی لە نەوتی احتیاطی لە عالم ئەوە ملەتەکە هەی سەر کردەکان حەق وایە ئەوانە پەڕۆ ڕەش بە دەموچاویان دادەن ئەو جابێنە بەر مایکەکە قسام کە والله لە جێوانە بم ڕوون نایە بێم سەرخۆشی لە دایکی خۆم بکەم ئەگەر دایکم مردیتن ئەگە باوکم مردیتن ڕوم نییە من دەڵێم من لە وەزعەری من چۆن ڕوم هەیە بێم بەرامبەر بە خەڵق قسە بکەم ئەوە بژێوی لە بۆم دابین کردون ئەوە ژیانە ئەوە خزمەت گوزاریە ئەوە کارەبایە ئەوە ئاوە براکەی من ئەوانە پێویستە میلەت فڕێیاندا فرێ نەک هەڵبژاردن بکرێت دەنجیان نەداتێ ئەوانە گوناح و حرامی سیاسیە هەر بەشداری بکەن لە هەڵبژاردن 30 ساڵ تەمەن لە حکومڕانی میلەت نزیکەی 30 ملیار دۆلار قەرزارین دێمین وەک عەرزم کردی
وڵاتی لە نەوتی احتیاطی لە غازی سروشتی باشە ئەی ئەگەر نەوت و غازمان نەبا باشە ئەی ئەگەر ڕێفراندۆم سەری گرتە یعنی ئەوانە تاقی عقل دێتەوە سەر خۆیان و تۆزەک شەرم و حەیا دیانگری ئارەقەی شەرمەزاری بچێشن برن تاکە ئێمە شایستەی حکومڕانی نین تاکە ئەو ئۆپۆزیسیۆنە با یەک ساڵ دێن دیکەم جان ئەوان چۆنن ئەوەتانی لەگەڵ ڕێزم وەڵی من وەکو حیزبی کۆمەڵ نیمە بەڵام سەیری وەزارەتەکەی کۆمەڵ بکەن بزانن هەموو شتێک لە بەرزبوونەوە و لە پۆزەتیڤ وە لەبەر هەمی کوشت و کاڵی هەرچەندە ناویشی نازانە من بەخوای بە زۆر جێم لە جوتیارا بۆ باوەڕم پێ بکەم وەڵی نە کۆمەڵم نە ئێستاش ناوی وەزیرەکەتانم لەبیرە کاکە با تۆزێک ئینسانی دەستپاک و دایمپاک بێنە پێشەوە باشتە هەتاکەی دژی یعنی هەر تێر نەبوون نامرن باشتە پسار بژی ئەکسەریەتتان تەمەندان لە 56 بەسەرەوەیە لو 50 ساعت تخوا شەرم و حەیانێت و مێژوێکی دیرینی بنەماڵەکەت یان میلەتەکەت با من باوکی محەممەد دەست و چاوت خۆش بێ کاتم زۆر پێدای خەڵکی تر لەسەر هێڵە بۆ ئەوە نزیکی 5-6 دقەیە جەنابەت لە خزمەتین مسپاسە دەکەم قسەکانت هەمووی لە جێ خۆی بوو دەست و چاوت خۆش بێ دەچمە لای باوکی مسلیم لە هەولێرەوە باوکی مسلیم عليك السلام ورحمة الله قلبان فرمو باوکی مسلم فرمو والله باسی حکومت نکێ حکومت هەرچی بگوترێ لەسەر حکومت قسەکان دووبارەیە ئەو دا ئەوەی برێم و نەرێم عین هەموو قسە دووبارەکان دیسانەوە دەیکەینەوە وەرە با ئێمە بابینە سەر ئەو میلەتە باشە خوا لەو میلەتە منافقتر و دووڕووتر هەیە منافق و دووڕوو ئێ باشە زمان ساکە کەرەکە بوو ئەو محافظی هەولێر قەراری دا گوتی کاکە باکاری تێنێ درێژ کرد دەکەن درێژ کردەوە هەموو خەڵک لە ئەتەنێدا پۆستیانە کردیان گوت کاکە ئەو کابرایە بە مستەربینە چی ڕستمیان لەگە مستەربیندا نابوو هەموو ڕقیان لێبوو باشە ئەو ڕۆمردوو هەمیان ڕستمیان بڵاو کردەوە نازەم ئەو دووڕوێ لە چییە باشە قوربانجانم یەک شتێک کەشت پێرێم مۆزەفەکانی خۆمان ئەو مۆزەفانە بڕوا بکەین سادرین مەعازنی ئێمە خۆمان حکومەتەمان زارت کە نایانێنین باشە بڕوا بکە دوو مەعاز لەسەر یەکتری بدە باشە دوو مەعاز پێکەوە بدە بۆ سەری سڵاو کاکە دیسانە هەڵبژاردن نەکەینەوە ئەگەر دیسانەوە حکومەتیان هەڵ نەگرتەوە منیتر نەزانی و لە دنیا باشە کاکە بەخۆیان وانە دووڕوونە وانە لەخۆی خراپترنێ بەخۆی خۆی گەورە بۆ نەفەری دووڕوش نەفەری باش نانێری بەڵێ بەڵێ دەست و چاوت خۆش بە باوکی مسلیم سپاس بۆ پەیوەندەکە سەرکەوتوبی کاک بەختیار لە سلێمانیەوە فەرموو مامۆستا مەحموود سلام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک بەختیار گیان مامۆستا گیان بەم جارە تۆزیشی بۆ ئێوە بێ بە کەناڵی پەیام بێت ئەو برادرانەی کە تەلەفۆنەکەم ڕزایان لێ دەکەین خەڵک زۆر تەلەفۆن بۆ پەیامەکات ئێوە خەڵکانێکی بەڕاستی دڵسۆز و خۆشەویست و شەرمەنن یعنی شەرم لە خەڵکەکەن و ئەحسامی خەڵکەکرێن باش دقە حەڵ دقە کاکە ماف نییە کەناڵی کا یەک دقە یەکتانە نایە ئەو داواکاریەکەمە و داوای لەبوون دەکەم تەداخلی نادەیشت عەزیزی ئێمە لە خزمەتای وەڵی فعلەن من خۆم یعنی لە دڵم نایە بە ئەو بەڕێزە من نازانم من لە دڵی توام خوای گەورە پاداش پێ بات ئامین ئینشەڵڵا ئەجمەعین سپاس دەکەم کاک بەختیار اینجا بەنسبەت کراوە تەوەرەکەتان داواکارم لە خەڵک گوزانی خۆیان ئەوە 1000 جارمان دووبارە کردەوە وەلەو بڕوا ناکەم جارشکە لە کوردستان هاوسازن بێت من زۆر ڕەشبینم بەوە بەڵام بەنگستانەوە گەر هەڵبژاردنی نەبوو بەنگی خۆیان بخەنە بەنگی ئەو لە عارضانەی یان ئەو ئوستانانی کەوا خەڵکی بەتوانە و خەڵکی دڵسۆزن قسم هەیە لێرەوە داوا لە زۆنی سەوزەکەم کاکە خەڵک برسیە کاکە خەڵک بر لە برسا کاکە خەڵک پاری نانی پێنیە پارێزگەری پێنیە پارەیە فێخانی پێنیە ڕجا لە هاوسەرۆکی یەکێتی بەڕێز ئەهورەکەم چەنی هەوڵڵاوە ئەوەی کە هەوڵ با لەگەڵ بەهارێکەون اتفاقێکی یەکجارێکی چوچی وەڵڵا و بلاوە تەڵای خەڵک زۆر بێتاقەتە خەڵک زۆر نەبووە زۆر داماوە داواکارم لە کاگاهۆر لێرەوە داوای لێکەمەکە هاوسەرۆکی یەکێتیشمانی کوردستان زیاتر هەوڵ بانەوەکو یەکێتی سۆنی لەگەڵ بەغاڕێکەوەن
دەستخۆشی لە تۆ شەکەم و ڕێز و واومایە چاوماجەکەم و السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله وبركاته. كاك بختياري جان سپاس بۆ پەیوەندیەکەت ئەزیزەکەم. بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە لەم سەکۆ ئازادەوە ئەتوانن ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو تەوەری ئەمڕۆ کراوەیە بەبێتە شیر و ناوزڕاندن بە لە بەرچاوگرتنی ئەو کاتێک کە دیاری کراوە بۆ پەیوەندەکان لە دقیقەیەک تا 2 دقیقە ئەتوانن پەیوەندی بکەن و بەشدار بن لە بەرنامەکەمان. کاک پۆڵا فەرموو لە هەولێرەوە. داخرایەوە. کاک پۆڵا ئەفوو کاک پۆڵا فەرموو. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت دایگەڕێت. سپاس بۆ جەنابەت. سڵاوی خوا برای دەڕێت. لەبەرەوەی دڵخەکە هەستیارە مەترسیدارە قەیرانە. بەڵێ. من لە ڕێگەی کەناڵە جوانە گران و سەرگیرەکەتانەوە قەیامەت ئاڕاستەی هەموو سەرۆکی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەکەم بە ڕۆڵی خۆیان ئێستا هەست. یەکەم سەرۆکی هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بچن سەردانی لایەنە سیحەکان بکەن لە بەغدا ئێیان بڵێن دەستی بەستی بە میلەت مەکەن ئێوە لە هەستاکان کەنوقەف و کوربەلا دەکرایە بەرچۆف لە هەڵەسنە و دەرمیان کیمیاباران دەکرا ئێوە دەتاناتان بۆ سیاکان دەهێنا دەتانوت ئێمە هاوخەبات و هاوکارەنووسین ئێیان بڵێن چیتان لە کوردەوێ بەڕاستاوانە کاتی ئەوە هاتووە نەک وشەی لا بەلاو دارستنی ئینشایی پاشان دێنەوە سەردانی دارەگای سونەکان بکەن لە هەولێر کە بۆکە مەنزڵگایان کە بۆکە شانشینیان بۆ خەنجە بێدان لە پێش ئەوانیش بڵێن ئێوە بڵێن ئێوە دەتان گوت ئێمە سونەین ئێوە سونەین چی حەقە درمان لێ دەکا بەڵام ئێوە بەسە و خەنجەر لە کورد دەدەن کاتی ئەوەیە پێیان بڵێن بەڕاستی ئێوە وا دەزانن ئێمە قوتمان ڕزگار کردووە برای بەڕێزم ئەگەر مامۆستا عەلی باقیر مامۆستا سەلاحەدین سەرۆکی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەزانی ئەم هەنگاوە بنێن چەند گرنگە بۆ دوا ڕۆژتان بۆ خواتان بۆ قیامەتتان چونکە خوای گەورە لە نێزەکە ئێمەی وتووە الأعراب أشد كفرا ونفاقا دوروي شيعتان بۆ دەرکەوت لە هەستاکان دوروي عەرەبە سونەکان لە هەولێر بۆ مان دەرکەوت ئەی شێخە بخۆری من دێ ئەلمانیەکان دەفەکران تەواقەکارەکان بۆ یەکدایان لێ دەکەم یەک بە یەک سەرۆکی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بۆتان یەکلاکەنەوە ئێیان بڵێن چیتان لە کوردەوێ دەستی لە سیلات پێڕەکەم لە پێشان بڵێن ئێوە لەگەر دەسەڵات موو بەبەینتانەوە ناچێ موو بەبەینتانەوە ناچێ خاو بازەکانین ئەو باسەکەنین ئەو دەستی دەستین ئێوە ئاساسین بۆیە ئەگەر ئۆپۆزیسیۆن بەڕێزان بەو کارە هەستن دڵنیا کوردستان بەرەو خۆناغێکی تر دەچێ یەکلا ببینەوە ئەو کاتی دێنەوە پەیامێک ئاراستەی ملت بکەن لەگەڵ ڕۆشنبیران لەگەڵ دڵسۆزان لەگەڵ بەڕێزان یاوانی داینی ئاینی دای هەموو کوردستان بڕیارێک بدەن بڕیاری ڕاستگۆیانە نەک شەرمنانە ئێستا مقۆمقۆڵەیە لایەنێک پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن دوکایەتی بە شەریکەکانیان دەکا دەسەڵات دوکایەتی بەلەتەوە دەکا پێکەڵ بووە بۆ ئەو پەیامەی من بداتە بەڕێزیان کاتی هەنگاونانە چونکە دۆخەکە زۆر مەترسیدارە زۆر ناسکە زۆر هەستیارە ملت لە دۆخی ڕەفیری و سوکایەتیە بۆیە تکایە سەردانی هەردوو لایەنەکان بکەن کاک پۆڵا زۆر سپاس گیانەکەم سپاس بۆ پەیوەندەکەت دەستخۆش باوکی موسلیم وەرەگرم لە خەلەکان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی برای بەڕێزم. باشی باوکی مسلیم سپاس دەکەم. دەست چاوت خۆش بێ بۆ تۆرە جوانی هەڵبژارەوە. بە خزمەتە. خوا جای بەخێرداتەوە لە خزمەت خوای دەبی. ئەزمەت ئینشاءالله. ئێمە بەڕاستی هەر هەموومان دەبێت بگەڕێنەوە سەر شریعەتی ئەو قورئانە. بەڵێ. إلا حكم بو قرآن بكين إن الحكم إلا لله. دنا همو حكمكاني كبطال. هذا جاي أمان تماشى ذكي تو أول كم صالة حتى يصبر ميلانوتي شنو دا وصبدو صال ذلك خود جرم كيو. خلق وصدامي هذا الشيء. يعني صدام سن صالان برميلانوتي شنو دا من ذلك أو كردا وعربني هذا.
يعني او هذا بلا ميلتك يا خود بەڵێ او تو تماشا دەکەی من بەس سارەکەم لە ماڵی خۆم نێکردێت و 1 ملیۆن دینارم بەس لە سارەکەی داوە تەماشای ئەو زادانە دەکەی من دەڵی تا دیناری دڕاوە باشە تۆ میلەت ئەوها بەخێو دەکرێن داگەوابی هەموو کەس دەتوانێت میلەت بەخێوکە ئەوەکەی میلەت بەخێوکردن تۆ لە بخۆن لە بێلای بەرز و لە پۆشتی بەرز و خەڵکە فەقیرەکەی کەس لە هەرێ خوارەوە دەناوێت تۆ یعنی خوای تەماشاکە تۆ لە بێرت چەوە کەمێک بووی لە بنی دنیاە بازارێک بە 1 لەحظە خڕی دەکردی و ئێستا خوای پەروەردگار زەکێ ڕەحمەتی لێ کردیەوە بەڵام سەفڵە دەچووی بەرامبەر بە خوای پەروەردگار ئەمە ئیشی خوای گەورەیە تۆ دەبێ ئاورەت لە دینی خوای دێنەوە لە شەریعەتی خوای دێنەوە بزانە بەیانی بەڕوت و قودێت دەچێەوە خزمەت خوای گەورە ئەدی ئیمامی عومەر خوا لێی ڕازی بە فەرمووی منداڵێک لە عێراق برسی بێ وەڵڵاهی عومەر تاوانبارە سنجی خۆی دەگرت دەیگو عومەر چەند منداڵت کردە برسا جوان دەست و چاوت خۆش بێ ئینشەڵڵا خوای پەروەردگار پیاوێکمان بۆ دێنێ وەکو عومەری کوڕی خەتاب پیاو بێ وەکو حەبیب بەکری سدیق ڕازگۆ بێ وەکو عوسمانی کوڕی عەفان دووڵەکەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم عەلەیه الصلاة والسلام دەست و چاوت خۆش بێ خوای پەروەردگار نمونەی پیاوەتی و بەدادتان ژاکە ئینشەڵڵا سەرکەوتوو بن لە دنیا و لە قیامەت ئامین زۆر سپاس بۆ جەنابەت باوکی موسڵیم دەست خۆش خوا ئاگادارت بێ کاک ڕێبوار وەرەگرم لە کەلارەوە کاک ڕێبوار گیان مامۆستا سەلام عەلەیکم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه خوا لێ ڕازی بێ و مەمنونی تەوەرێکی جوانە بەڕاستی سپاس دەکەین لە خزمەتان قوربان وەڵای ئەمە داواکارین لە هەموو حزبێک پێداچوونەوە بە دیاری ئەم دوو حزبە ئەم دوو بنەماڵەیە بدات هەتاکو کەی ئاوها کورد بەدبەخت بێ بەدەستیانەوە کورد داما بێ بەدەستیانەوە بەس تەنانەت ئەم دوو بنەماڵەتانە هیچی کە نییە ئەم حزبەکانی تری دیفاعیان لێەکەن ئەگە دیفاعیان لێ نەکەن دوو حزب چی یعنی تۆ وا لە ئەم ملەتە بکە ئاوا بیچەوسێنێتەوە ئەوە زستانە من 2 ساڵە نەوتم هەر بە چاو نەبینیوە 2 دانە ساڵە ئێمە نەوتمان هەر بە چاو نەبینیوە بڕۆ مەرزەکەی باشماخ مەرزی پەرێزخان مەرزی پشتە ئەنواع مەرزمان هەیە نەوتی حەسیرەمان هەیە ڕۆژانە 200 تەنکەر ئەڕوا ئەمە بۆ کێ ئەڕوا پارەکەی بۆ کێ کەس نازانێت هەر بۆ سنووری هەولێرە نێرە کاکە دەتۆش ئەگەر شەریک نیت تۆش بێرە جاو لەسەر ئەم ملەتە ئەم ملەتە تاکەیەوە چەو ساوە بێ و داما بێ و بەدبەخت بێ زۆر سپاس دەکەین دەست خۆش بێ کاک ڕێبوار گیان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئیسماعیل لە ڕانیە کاک ئیسماعیل السلام عليكم السلام ورحمة الله وبركاته كاك إسماعيل جان والله جانا كان فرق السلام عليكم خوالي الرازي بالحمد لله زور باشا أمني الساعة توركم بيك زور أقام لا وصحة كينيا تور كراوية بيت باشا لسر شتێک قسە بکەی فەرموو چی شتێک نیگەرانی کردووی لە ژیانە دا فەرموو قسەی لەسەرکە والله هەر لەبارەی ئەوەی کە طبعا منعی بەڵێ ئەو کە عێراق على الأساس سەرکردەکانی کورد تاوانبار دەکەن عێراق کە گوایە ئەوانە نانێری معاشی نانێری و بەڵام بەڕاستیدا ئەوانە درۆ دەکەن ئەوانە درۆزنن هەموو کەس زانی بە ئاشکراکە ئەوانە درۆزنن بەرامبەر بە خەڵکی خۆیان باشە نەشەفافن لەگەڵ میلەتی خۆیان نە لەگەڵ بەغداد ئەتۆ کاک ئیسماعیل لە تەلەفۆنەوەی جملە بگرە با لە یەک حاڵی بین سەرەتاوە دیار بوو جەنابەت فەرمووت کە عێراق درۆ دەکات دەڵێ کورد تاوانبار دەکایان ئەتوو بە پێچەوانەوە قسەت کرد یعنی ئێستا کورد درۆ دەکەن عێراق درۆ دەکات کامیان
ناوەڵە سەرکردەکان بەرپرسەکانی کورد درۆ دەکەن تو لە سەرەتاوت عێراق درۆی دەکات باشە بەرپرسانی کورد بۆ درۆ دەکەن بە تەسەوری تۆ چییە گەندەڵن مامۆستا دەزان چۆنە ئەوانە شتەکە ڕوونە کە عێراق یعنی چەند جار بەسەر پێش ئێستا داوای کردێ 2500 بەرمیلەکەی کەرکوو کەسرا ئامادەنینە کە ئێستا نیوەی دەهاتی کوردستان ئەوش ئامادەنینە ئەدی ئەگەر ئامادەنینە هەر نیوەی دەهاتی کوردستان تەسمیل بکەن ئەی بۆچێ یعنی ئەوە ناکەن کە عێراق هەموو ئەوەکانی دەنێری کوردستان کاک ئیسماعیل دەزانی کێشەکە چیە ئێستا حکوومەتی عێراق دەڵێ ئەگەر هەرێم نەوتەکەمان بداتێ ئێمە ماگانە 1 ملیار دلار دەدەین بە هەرێمی کوردستان بەڵام لەبەر ئەوەی هەرێمی کوردستان پابند نییە بە ناردنی داهاتی ناوخۆ نەوت ئێمە ماگانە 320 ملیۆن دیناریان دەدەینێ باشە 320 ملیار دینار زاتۆ تەماشاکە سەیریکە ئێستا بەرپرسانی هەر هەموو پێشکەش عێراقی نێوتەکەش پێشکەش بیکاکەمە معاشمان دەوێت داهاتی خەڵکمان دەوێت سەیریکە ئەو 320 ملیاری کە بەغدا دەینێرێ ئەو 320 ملیاری کە بەغدا دەینێرێ دەڵێن ئێمە لە پیاوەتی خۆمان دەینێرین ئێستا بەرپرسانی کورد لێرە دەڵێن ئەوە عێراقە نەوتەکە وەرناگرێگەنا ئێمە دەیدەینێ بەس عێراق پارەی نییە بۆی ملیارەکەمان بداتێ ئێستا نازانین باوەڕ بە بەغدا بکەین یان بە کورد بکەین وەڵام من باوەڕ بەوان دەکەم باوەڕ بەوانە ناکەم چکانەوەنا تا ئێستا 29 ساڵە سەیان خوێن و دەماڵی ئەو میلەتەی نایە من باوەڕ بەوان ناکەم باوەڕ بە عێراقی دەکەم دەست و چاوت ڕۆژ پێ سوپاسە دەکەم بۆ پەیوەندەکەت دەست ڕۆژ خواگەدار بێ ئەگەر پەیوەندی تر هەبێ باشە ئەگەر نا کاک ئیسماعیل کۆتا پەیوەندی بوو دەست خۆش دیارە کاک ئیسماعیل لە ڕانیەوە کۆتا پەیوەندی ئەڵقەی ئەمجارەی دوانگەی خەڵک بوو کە تەوەرەکەمان کراوە بوو سوپاسێکی بێپیانم بۆ هاوکارانی ئەزیزم لە بەڕێوەچوونی بەرنامەی دوانگەی خەڵک تا ئەڵقەیەکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خواتان لەگەڵ